بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست نێچیروان بارزانی لەگەڵ محەممەد شا سوودانی لە بەغداد کۆبەوە بەپێی نووسنگی ڕاگەاندنی سەرۆک وەزیرانی عێراق بێت لە کۆبوونەوەکەدا باز لەوەکراوە بەپێی دەستوری کێشەکانی نێوان هەرێم و بەغداد چارەسەر بکرێت و سەروەری عێراقیش بپارێزرێت. لە کۆبوونەوەکانیدا لەگەڵ لایەنەکانی دیکەش نێچیروان بارزانی باسی لە کێشەکانی نێوان هەرێم و بەغداد کردووە. لە بەرنامە ئەمڕۆ سەرەوە دەکەین ئایا ئەم سەردانانە دەکرێت کێشەکانی هەرێم و ناوەند چارەسەر بکات یاخود بۆچی ئێستا سەردانی وەفدی حکوومەت بۆ بەغداد دواکەوت و ئایا پەیوەندی بە کێشەکانی بینی پارتی وێکێتیوێ کە تاکو ئێستا خوبا تاڵەبانی بەشداری کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران ناکات بۆ مەسەلەی نەوت و غاز و پرۆژە یاسای بودجەی 2026 کەوا بڕیارە بەم زوانە بنێرێتە پەرلەمانی عێراق ئایا کێشەی بودجە بە تەواوەتی یەکلا دەکرێتەوە یا خۆکو ساڵانی ڕابردوو کێشەکە بەردەوام دێت. لەگەڵ بەڕێز هاوژن عومەر چاودێری سیاسی و شارەزای کاروباری عێراق قسە لەسەرم پرسانە دەکەین. کاک هاوژین بەخێربێن سوپاس سپاس دەکەم. سەرەتا لە سەردانەکەی نێچیروان بارزانی دەست پێ بکەین بۆ بەغداد کە نزیکەی مانگێکە حکوومەتی نوێش دەست بەکار بووە. پێ دوای ئەم سەردانانە دەتوانن کێشەکان چارەسەر بکەن یاخودەک و سەردانێکی تەشریفاتی نەم جۆرە سەردانە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس کاک حەکیم، سپاس بۆ بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیامیش. لە ڕاستیدا لەگەڵ ئەوەی کە هیواخوازین کێشەی نێوان هەرێم و بەغدا بە یەکجاری چارەسەر بکرێ، بەڵام بە سیرکردنی حیثیات و ئەوەی کە ئەگوزارێت لە عێراق و ئەو ژینگە سیاسی کە لە هەرێمیش و لە عێراقیشەیە ئەتوانین بڵێن کە زیاتر سەردانەکە پرۆتۆکۆلیە، ئەگەر لە ڕووی پرۆتۆکۆلی و لە ڕووی بنەماکانی پرۆتۆکۆلی و سەرکەوتوتر بێ وەک لەوەی کە هۆکارێکی زۆر گەورە بێ بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتە سیاسیەکانی یا گرفتە ئابووری و گرفتە هەڵپەسێراوەکانی نێوان هەردوو حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی. چکە بەڕاستی گرفت زۆرن لە بەردەم ئەم پرۆسەیەدا. ئەتوانین بڵێن جارێ هەر خۆی کێشەی نێوماڵی کورد ڕنگدانەوەی هەیە بە شێوازی سەردانەکە، بە تەوقیدی سەردانەکە، بە واقعی سەردانەکەەوە. هەرچەندە من ئەمڕۆ لە سەفەر بووم، بەڵام ئەوەی کە بە خێرایی بینیم یعنی وەفدەکە غەیری ئەندامی پارتی دیموکراتی کوردستان وەکو ئینتیمای سیاسیم نەبینی. لە کاتێکدا تۆ شەریکێکی دەسەڵاتت هەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستانە حزوری نەبووە لە مەجلیسە، لە کاتێکی تریشە کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خۆی دوێنەوپێرە لە بەغدا بۆ زنجیرە چالاکی هەبوو و نوێنەرانی حکوومەتی عێراقی بینیوە، چ نوێنەرانی سیاسی چ لایەنەکانی سەر بە حکوومەت یا سەرۆکی حکوومەت یا بەشێر لە وەزیرەکان. ئەمە یەکێکە لە گرفتە گەورەکان. تۆ جارێ ئەچیتە بەغدا، ڕاستە بەشێکی زۆری دەسەڵاتی هەرێم لای تۆیە و ئەتوانی تەنزیم بکەی یا بڕیار بدەیت لە کۆمەڵی قەرارە، بەڵام بەڕاستی ئەمە گرفتێکی گەورەیە. تۆ نەتوانی بە نوێنەرایەتی کۆی لایەنە دەسەڵاتەکانی یا لایەنە سیاسی و پێکهێنەرەکانی پرۆسەی سیاسی لە هەرێم بچیتە بەغدا. گرفتێکی گەورە کە هەیە پەیوەندی بە عێراقەوە، عێراق ئێستا خۆی داڵغەی سیاسی زۆری هەیە، کێشەی سیاسی زۆری هەیە، کێشەی ئابووری زۆری هەیە، مەشاکیلی هەیە. بەڕاستی من گەشتومەتە قەناعەتێک ئێستا هەرێمی کوردستان و گرفتەکانی و چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ هەرێم لەلایەن عێراقەوە، چ بە حکوومەتیەوە چ بە لایەنە سیاسیەکانی پشت حکوومەت و پرۆسەی سیاسیەوە ئەولەویەتی نییە. ڕاستە ڕەنگە حەز بکەن ئەم کێشەیە چارەسەر ببێ و کۆتایی بەم کێشە هەڵپەسێراوانە بێ، بەڵام ئەوان واقعەکە بڵێن ئەو کێشانە زیاتر ئێستا ڕنگدانەوەی بۆ سەر هەرێم هەیە وەک لە بەغدا. یعنی بۆ نە کێشەکانی بینی هەرێم و بەغدا بە دەرەجەی یەکەم تەبیعاتە سلبیەکەی دەرهاویشتە سلبیەکەی بۆ سەر هاوڵاتیانی هەرێمە. کێشەیەکی گەورەی بۆ عێراق دروست نەکردووە وەک ئەوەنەی کە بۆ هەرێمی کوردستانی دروست کردووە. ئێتۆ کێشەیەکیش کە کێشەی گەورەتر هەبێ کەمتر داڵغەت یا سەرنجت داگیرەکە یا نیەتت دەبا بۆ ئەوی چارەسەری بکەیت. بۆیە بەڕاستی من پێم وایە واقعەکە وا ئەبیندێ کە لەلایەن عێراقیشەوە اینێکی زۆر نەبیندێ بۆ ئەوەی یا بۆ ئەولەویەتی تر هەیە کە ئێستا چارەسەری کە ئەو دۆخە سیاسی شێواوی لە ناوماڵ ئێستا بە حکوومەتەکەی سوودانی چی ینی
لە بەغداد زیاتر ئەولەویەت بۆ کێشەکان ئەزانین عێراق کۆمەڵێک کێشەی هەیە پێوێ ناڵێنێ جارێ خۆی عێراق لە شڵەژاویەکی سیاسی گەورەیە دەژی ئەم حکوومەتە قەرار وایە بۆ ساڵ و شتێک دروست کرابێ ئەگەر لە نیوەی ڕێدوای 6 مانگ دیسانەوە کێشە سیاسیەکان سەر هەڵ نەدەنەوە ناڕەزایەتەکان سەر هەڵ نەدەنەوە بێ هەمومان بزانین کە ڕۆتی سەدر لە کەمی نایە بۆ ئەوەی بەهانەیەک بدۆزێتەوە بێتەوە سەر شەقام و خەڵک بجوڵێنێ و بیکا بە مادەیەک بۆ ئەوەی پێی بچێتە ناو ئینتیخاباتەوە چونکە بەڕاستی چۆن هاوکێشە بیرکارەگەڵ یەک و یەک کاتە دوو تەیاری سەدری دەیەوێت بێتەوە ناو پرۆسەی سیاسی و بە قووەتیشەوە بێ ئەمە کۆمەڵی پێشەکی دەوێت پێشەکێکە چییە؟ ئەم تیارە کە تیارێک یا ڕوتێکی ئەتوانین بڵێن تا ڕادەیەک پۆپۆلیستی بۆ شعبەوی بۆ ئیشی لەسەر داخوازیە ڕۆژانەیەکانی خەڵک کردووە و گوتارێکی سادەی پێشکەش کردووە بۆ ئەوەی سەرنجی خەڵک ڕاکێشێ پێویستی بە گەرمکردنەوەی ئەم خەڵکە هەیە پێویستی بەوە هەیە مادەیەکی ئینتیخابی هەبێ ئەمەش لە سەروبەندی ئینتیخاباتە دروست نابێ بۆ نمونە گەر ساڵێکی تر موعدی ئینتیخابات بێ سیرەکەی 6 مانگ پێشەوە کۆمەڵێک کێشە ئیسارە دەکرێت کۆمەڵێ تەسقیت هەیە شکاندن هەیە مەسەلەن وروژانی کۆمەڵێ بابەت هەیە بۆیە خۆی لە ئەو پەڕیتەمەنی ئەم حکوومەتە وەکو خۆیان لە کارنامەکەیە بەرنامەجی وزارەکە ئەوەیان کردووە کە دەبێت لە ماوەی ساڵێکە ئینتیخابات بکرێ لە عێراقدا و باز لە ئینتیخاباتی ئەنجومەنی پارێزگاکانەکرێ بەس بە ڕێی من هەموو یەکرێ بە یەک پاکێژ ئەگەر ئینتیخابات بکرێ دەبێت ئینتیخاباتی پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق و ئەنجومەنی پارێزگاکانیش بکرێ بەڵێ ئەوی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزەکان مانگی دەی ساڵی داهات و دیاریکراوە من قەناعەتم وایە دەبێ ئینتیخاباتەکان بەیەکەوە بکرێت لە عێراقا چونکە بەڕاستی ئینتیخابات ئەجوایەکی سیاسیەوێ ئەم کەشە سیاسیە هەموو ڕۆژێ فراهەم نایێت دوو نزیکی لانی کەم 200 ملیۆن دلار میزانە ئینتیخاباتە بێ یخۆ ناکرێت تۆ لە ماوەی 6 مانگایە لە کەمتر لە ساڵێکا دوو ئینتیخابات بکەیت دوو هەوڵی تەکنیکی دوو مەسەلەن جۆر میزانیە ئەوە بکەیت بە تەکید ئەگەر ئینتیخابات بکرێ بە ڕێی من وە بە پێشبینی من ئینتیخاباتی ئەنجومەنی پارێزگاکان و ئینتیخاباتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەیەکەوە دەکرێت ئەگەر پێکێنانی ئەنجومەنی فیدراڵیەکەش مەسەلەن سبەینە یاسایەکی بۆ دەرکراوەکو باسە کرێکە یاساکەی بۆ دەرکرێەوە پێک بێنرێ ئەگەر بڕیار درا ئەندامانی ئەنجومەنی فیدراڵی عێراق ئەو مەجلیسە ئیتیحادیە پێم وا بێ محافەزەی دوو کەسی شتێکی وا باسەکرێ نازانم لە دەستورە بیرم نەماوە چۆن بنەماکانی داڕێژراوە ئەگەرەوە بکرێ بڕیاردرا بە ئینتیخابات بێ ئەو کاتە ئەبێ ئینتیخابات بۆ ئەوەش بکرێ بۆیە بەڕاستی ئێستا واقعی سیاسی لە عێراقا ڕەنکە واقعی ئیداری پێویست کە ئەنجومەنی پارێزگاکان لە پێشا ئینتیخاباتی بۆ بکرێ بەڵام واقعی سیاسی لە عێراقا ئەو کەشە سیاسی کە هەیە پێویستەکە کە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکرێ هەرچەنە من بڕوام وایە و پێشتری وتومە هەڵبژاردننی پێشوەختە لە عێراقا هەندێک ڕەنگە گرفتی تەکنیکی حلکە ئەنجینە ئەو کێشە سیاسی قوڵی کە ئێستا دروست بووە ئەو دابەشبوونە سیاسی لە عێراق دروست بووە مەرج نییە حەلی بکە چونکە بەشێکی یاساییە دابەشبوونە مەسەلەن کێشەی یاساییت هەیە کێشەی نەگەیشتنی ئەو دوو تەرەفە جیاوازە سیاسی لانیگەم لە ناو ماڵی شیعە هەیە بەیەک باشە دوای لەسەر عێراق زیاتر قسە دەکەین بە سەبارەت بە وەفدی هەرێم پێ دوایە وەفدی حکوومەت بۆچی دواکەوتێسە نیسیۆن بارزانانی ڕۆشتووە وەکو سەرۆکی هەرێم ڕۆشتووە بەس وەفدی حکوومەت پەیوەندی بە و کێشە سیاسیانەی بینی پارتیویکێتی هەیە کە قوبات تاڵەبانی بەشداری ناکات لە کۆبوونەوەکانی حکوومەت هەرچەندە وا بڕیار بوو زووتر سەردانی بەغدا بکرێت پەیوەندیی بۆ هەیە پێ دوایە کە وەفدی حکوومەت ئێستا سەردانی بەغدای نەکردووە من لە بیدایت شاباسم کرد بە تەکیدێکی لە گرفتە گەورەکان لە ناو ماڵی کوردیە سەبارەت بە چوونی وەفدەکە ئێمە کێشەمان هەر لە ڕووی شکلێەوە نییە وەفدێکمان پێ تشکیل لە بیا پێ تشکیل نابێت کێشەکە ئەوەیە لە ناو ماڵی سیاسیا گرفتی قوڵترمان هەیە ئەم گرفتە قوڵە مەسەلەن تۆ لە ساڵێک زیاتر لە کێشەی پاڵێوراوی سەرۆکایەتی کۆماری عێراقا هەبووە ئەمە لە بینی یەکێتی و پارتیا بوو تا حەدی ئێسقانشکانن بە ظاهری ئەڕۆی و کێشەی ئینتیخاباتت هەیە لە کوردستان کێشەی یاساکەت هەیە کۆمەڵی کێشەی تر هەیە کە ئێستا بڵێن بەشێ لە بەرپرسانی یەکێتی بە سەراحەت دەڵێن ئێمە حەسارمان لەسەر ئێمەوە و پارتی پێچوانەکەی دەڵێن بۆیە بەڕاستی کێشەکە لە ئەساس هاشتی ترە بەس وەکو چۆنەڵێ دەرهاویشتە سلبەکانی ئەوەیە تۆ وەفدێکت پێ تشکیل نابێ نزیکی 13 بۆ 14 ڕۆژە باز لەوە دەکرێت کە وەفدێ لە هەرێم تشکیل بکرێ بچێ و ئەمەی کاک نێچیرەوان عادەتەن سەرباری هەر ملاحەزەیە کاک نێچیرەوان پیاوێکی کراوەترە کاک نێچیرەوان پیاوێک کە عادەتەن هەوڵ ئەدا ئەگەر کەم و کورتیەک هەبێت لە علااقاتی حیزبەکەی لەگەڵ لایەنی ترە
ئیتر ئایا تەوزیعی ئەدوارە یا هەر خۆی مبادرەی هەیە بۆ ئەوەی ئەو جیاوازیەی بەشێ لە بەرپرسانی پارتی لەگەڵ هێزەکانی تر دروستیان کردو لەگەڵ عێراقای یا بۆ نمونە لە ئاستی مەسئولیەتە هەنێ قسە ناکەن هەنێ هەنگاو هەڵناگرن ئەم بێ جیاوازیەکان کەم کاتەوە و ڕەنگە ئەمە ئیجابیاتێک بێ بۆ شخصیەتی کاک نێچیرەوان مەحسوب بکرێ زۆر جار شتەکان مبادراتی شخصیە پێگەکەی بەکارهێنێ مەسەلەن دۆست و کادرە سیاسیەکانی دەوری خۆی بەکارهێنێ بۆ تشکیلی وەفد بۆ چوون بۆ لای هێزە سیاسیەکان بۆ عێراق بۆ ئەمانە ڕاستە لە پێگەیەکی هەم حیزبی گرنگایەوە لە پێگەیەکی حکومی گەورەشایە کە سەرۆکی هەرێمی کوردستانە دەتوانێت ئەوە بکاوە ڕێیەکانیشی زۆر جار مەخوڵێتی هەبووە بەڵام مەرج نییە ئەویش هەموو قەرارێکی لە ناو کیانی کوردیا ئێستا لەم دۆخەیە بەدەست بێ بۆیە بەڕاستی یەکێک لە کێشەکان بەڕاستی ئەوەیە و ئەگەر سەیری حکوومەتەکەی کازمیش بکەی و سەروبەندی پێگاتنی حکوومەتەکەی عادل عەبدولمەدیش بکەی ئەم لایەنانە کورد و پێکێنەری حکوومەت بە نەفسی مقدمە دەستیان پێکردووە بە نەفسی پێشەگی دەستیان پێکردووە سیرەکەی نەتیجەکان نەتیجەی زۆر ئیجابی نەبوون خۆمانەزانین و دەمانە دۆستی کوردن بەڵێ لە حکوومەتی دوو کەس بوون کە دوو کەسی زۆر ئایدۆلۆژی نەبوون یا زۆر عنسوری نەبوون یا زۆر نەتەوە پەرست و ئەمانە نەبوون و لە ئەساسا نزیکی کورد دەرەکەوتن و بە فعلیش لە ئەساسا لە خەڵکی تر لە کوردەوە نزیکتر بوون هەمان ڕێوڕەسم هەمان شکلیت لەگەڵ ئەم بەڕێزانە بەکارها بەڵام سیرەکەی نەتیجەکان شتێک بوو کە بریتی نێبوو لە چارەسەرکردنی کێشە هەڵپەسێراوەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا بە شێوەی یەکجارەکی بۆیە من بڕوام وایە بە خوێندنەوەی ڕابردوو ئەم چەند کابینەی ڕابردووە بە خوێندنەوەی ئێستاش ئەتوانم بڵێم وا پێشبینی ئەکرێت کە هیوادارم خەڵەت بم نەفسی پێشەکی و مقدمە نەفسی نەتیجە بابەدەسەوە ئەم شتە پرۆتۆکۆلیانە هەبوون ڕاستە محەممەد شیع سوودانی کەسێکی مولائیم دیارەوە لە ناو شخصیەتە سیاسیەکانە کەسێکی محتەرەم و سەنگین و بەڕێز دەرەکەوت بەڵام بەڕاستی هەتا مەقولەیەکی ئێمە زۆر جار لە سوسیال میدیا ژۆمانە کرد ئەڵێ لە بیدایەتە حکومەیە بەسەر کەسا چونکە لە بیدایەتە هەموو باشن کۆتاییەکان ئەوەیە یعنی زۆر جار ئەم کەسەش کە عاسی دەبێت لە کورد لە تەرەفی کورد عاسی دەبێت و ئاسانکار نابێت بۆکو عادل عەبدولمەدی سەیریکەی لایەنە کوردیەکان بەڵێ تەفاهم نەکردنی کوردەوەیە بەشێکی لەگەڵیا وای لێ دەکەن بە گورگان خواردووی ئەدەن یعنی لە هەمویان زیاتر عادل عەبدولمەدی لە کوردەوە نزیک بوو کاکە یعنی کە هەر وەفدێکی کوردی ئەڕۆی بە تایبەتی هەتا بە وەفدی کۆمەڵیان وتیان کاکەی گیان ئێمە اتفاقمان کردووە کە ئەوە بەرمیل بنێرن منم پارێ دەنێرم هەتا بە جەنابی مەحموود عەلی باپیری و جارێکیان کە بیدایەت ئێمە چوینە بەغدا هەر ڕازی بن 10,000 بنێرن بۆ ئەوی من قسەیەکم هەبێ بۆ ئەو لایەنانەی کە بەڵێ لە پشت دەسەڵاتی منەوە وەستاون لە عێراقا بە تایبەتی لایەنە گەورەکان کە شتێک دوایی ئەم پیاوە سیرەکەی ڕوبەڕووی کارەساتێکی گەورە بۆ یەکەم لایەنیش کە پیرۆزبایی لە کازمی کرد دوای ئیستیقالی حکوومەتی عادل عەبدولمەدی لایەنی کوردی بوو بەڕێز کاک نێچیر بوو بەڕێز لایەنەکانی تر بوو کە پیرۆزباییان لەوە کرد مستەفا کازمی دەسەڵاتی گرە دەسوو بوو بە سەرۆکی حکوومەت و داوایان کرد کە کێشەکان لەگەڵ ئەوە چارەسەرکە بۆیە بەشێکی گرفتەکان خۆمانین بەڕاستی خۆمان و یەکێ لە گرفتە ئەساسیەکان کە ئیبەستمەوە بەم قسانەمەوە ئەو ژەوەیە من لەسەر هەردوو ئاستەکە نیەتێکی جددی نابینم بەوەی کە حەز بکەن ئەم ئینانە چارەسەر بێ ئەم کێشانە چارەسەر بێ و هەر یەکەشیان مبەڕێراتی خۆیان هەیە بە تایبەتی لای بەرپرسانی هەرێم باشە بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستان هەستەکەی وەزع بەڕێەکەن لەگەڵ بەغدا ئەمە یەک بە تایبەتیش لای ئەوانەی پێکهێنەری پرۆسی سیاسی لە عێراق لایەنە باڵا دەستەکان هەستەکەی پیان وایە مەسەلەن ئێستا پێگەی کورد لە بەغدا لاواز بووە لە ڕووی هەرێمیەوە لاواز بووە لە بەردەم ئاڵنگاری و مەترسی و تەحەدیاتی گەورەیە شتێک کە من ساڵێکی تر 2 ساڵی تر 3 ساڵی تر خۆی بە تەبیعی بێتە دەسم ئەم کیانە لاواز بێ خۆی لاوازکە مقاوماتی کەم بێ ئینتیمای شعبەکەی بۆ حکوومەت و دەسەڵاتەکەی کەم بێ ئێستا من بۆچی بێم بیکەم بە ماڵ بەسەر خۆمەوە لە دانوستانە لە بری وەرگرتنی شت منیش شت بم لە کاتێکا 2-3 ساڵی تر ڕەنگە ئەم شتە بە تەبیعی خۆی بێتە دەسم لە کاتێکیشە لە چەند ساڵی ڕابردووە بەهۆی ئەو گرفتە دارایی و ئابووری و خزمەتگوزاریانەی لە هەرێم هەبوون بەهۆی کێشەی سیاسی نەبوونی خزمەتگوزاری بۆ خەڵک نەبوونی موچە قەیرانی دارایی وای لێهاتووە هەر خەڵکەکە و بەشێکی زۆر لە میدیاکان هێزە سیاسیەکان بەتایبەتی ئەوانەشمان کە لە ئۆپۆزیسیۆ نابووین پیشانمان داوە بۆ هەموو دنیا کە ئێمە دەسەڵاتەکەمان ناوێ و ئینتیمامان بۆی نییە و ئەو دەسەڵاتە تعبیر لە ئێمە ناکە و زۆر جاربیر لەوە کراوەتەوە
حکوومەتی عێراقی بێ چارەسەری قەیرانەکانی حکوومەتی ناوەند بێ چارەسەری قەیرانەکان بکاوە موچە مباشیر بێ لە بەغداوە یعنی ڕۆڵێکی ئەوتۆ بۆ حکوومەتی هەرێم و دەسەڵاتی کوردی نەهێڵدرێتەوە بۆیە بەغداش ئەمە مبەڕیرێتی پێی وایە شتێک دوای چەند ساڵێکی تر بە ئاسانی ئەکەوێتە دەستی ئێستا ڕەنگە زۆر جدێتی نەبێت کە شتێک کە تۆ مەسەلەن ئەڵێ ئەو خەبەری ئەمڕۆ بە پارێ سبەینێ بە بەلاشە ئەو شتێک کێتە دەست ئەمڕۆ پارەیەکی زۆری پێنایە لە کاکە دوو بەیانی خۆی تەخفیزات دەکرێ من بۆچی بچم پارەیەکی زیاتری پێ بم ئەمە دانوستانە مامەڵەیە کێ زیاترە بە کێ کەمترە بە و بەڕاستیش پێگەی کورد ئێستا من دووبارە و سەدبارەیەکەینەوە پێگەی کورد لاوازێکی زۆر لاوازایە هۆکارەکەی پەیوەندی بە خودی عێراقیان لە ناوخۆی هەرێمەوەیە پەیوەندی بەشێکی باشی پەیوەندی بە واقعی ناوخۆی هەرێمەوە هەیە ئێمە کورد استراتیژیەتێکی یەکگرتومان نییە و بەڕاستی هەر حیزبە بۆ خۆی ئیش دەکا یعنی شتێک نییە کە هەمومان کۆکاتەوە ڕاستە هەمومان لە نەتیجە لە ڕووی عورفی لە ڕووی قەنەعەت باوەڕمان بە کۆمەڵێشت هەیە سەوابیت و مەبادئ لە ناو بەرنامە و تێڕوانینی سیاسی هەموو حیزبە کوردستانەکانە هەیە هیچ حیزبێکی کوردستانی بە چەپ و ڕاستەوە بە ئیسلامی و ئەلمانیەوە بە معارەزە و دەسەڵاتەوە نیتە باوەڕی بەوە نەبێ ئەم کوردە مافی خۆیەتی گە دەوڵەتی سەربەخۆی خۆی هەبێت بەڵام بەڕاستی ئەمە لە مەیدانی عەمەلا لە مەیدانی سیاستکردن لە بەغدا زۆر هەستی پێ ناکەین کە بوو بێ بە استراتیژیەتێکی یەکگرتوو پێگەمان زۆر لاوازە بە تایبەتی لە دوای ڕیفراندۆم و 16 ئۆکتۆبەر و ئەو کێشە سیاسیانەی کە ئێمە هەریەکەمان تێڵایەکمانەیە بەسەری ئەوی تراوە لەسەر و هەموویەوە ئەو شەڕە بێمانایی دەسەڵات لەگەڵ حیزبەکانی تری هەرێمایی کرد دەسەڵاتی کوردی یعنی لەسەر پۆستێکی بچووک یا بێبەشکردنی ئیمتیازات یا حساب بۆ نەکردن کردی کەوای کرد بەڕاستی ئەتوانین بڵێن ئەگەر برا گەورە بن برا گەورەیەکی باش نەبن ئەگەر باوک بن باوکێکی خراپ بن عادیل نەبن بەڕاستی ئەمانە هەموو هۆکار بوون بۆچی بۆ ئەوەی کە کورد لە پێگەیەکی زۆر لاواز بێ و من دڵنیاتەکەمەوە یعنی هەندێک شتێ ئێمە پێمان ناخۆش ئەم شتەوە بەڵام الحەق یوقال دەبێ بوترێ حەق دەبێ بوترێ یعنی جاری وا هەبوو خۆت بەها یعنی شەرم تەکرد لە هەنێژێن بە هەنێ فۆرمەوە وەفدێکی کوردی دەرەکەوت چەندێک ئەوەستا تا بۆ نمونە موعیدی بۆ دیاریکەن بۆ ئەوی سەردانی بەغدا بکە یا وەفدێکە هات بۆ نمونە کەرەستەی مفاوەزاتی پێ نەبوو وەفدێکی دەستی دوو بوو یا ئەوە تا لە ئاستی یەکەمان نەبوو کەرەستەی مفاوەزاتی پێ نەبوو سەلاحیەتی نەبوو داتای لا نەبوو ئاماری لا نەبوو ئەوانی ژاهاتن کۆمەڵی خوبەرای گەورە کۆمەڵی مەسئولی گەورەدا ئەنیشتن بە تایبەتی لە مفاوەزاتی تایبەت بە مەسائیلی دارایی و مالی لە بینی هەردوو لایە بۆیە بەڕاستی ئەمانە هەموو ئەیسەلمێنن کە کورد پێگەی زۆر لاوازە و چەندین پێگە و شوێنی شاغیری کورتەیە کە ئێستا خەڵکی تر پڕی کردوێتەوە و خۆمان ئەحساسمان پێ کردووە من ئەو نزیکی 4 ساڵ شتێکم تر کە لە بەغدا بووم یعنی تایەکی یانسەش من لە بەغدا بووم لە دوای ئەوە ئێستا لە بەغدانین بەڵام معاشەمان لەگەڵ واقعەکەی هەستی پێ دەکەین یعنی ئەو شەڕە گەورەی کە کرا لەسەر مەسەلەی سەرۆکایەتی پاڵەوراوی سەرۆکایەتی کۆمار کە نزیکی ئەگەر لە یەکەم ڕۆژی ئینتیخاباتی عێراقەوە سەیرەکەی ساڵێک و 5 ڕۆژی پێچوو لە هەشتی دەیەکەم ئینتیخاباتی بڵین تەسویتی خاص و دەیدە ئەوە بوو مانگێک و ساڵێک و 3 ڕۆژ تا ساڵێک و 5 ڕۆژی پێچوو ئەگەر لە تەصدیقی نەتیجەی دەرچوانەوە لایەن محکەمەی فیدراڵی و حسابی وەکەی لە کۆتایەکانی مانگی 12 تا 13 دە کە سەرۆکایەتی کۆمار ئینتیخاباتی بۆ کرا لە پەرلەمان زیاتر لە 10 مانگی پێچوو هەموو ئەمانە وای کرد کە کورد بەڕاستی ئەوەنەی تر عیبدار بێ ئەوەنەی تر چۆنەڵێ کێشە بۆ سومعە و پێگەی لە بەغدا دروست بێ ڕاستە مەسەلەن قسەکە لەوە نییە کێشانی ئەوەی بێ بەسەرۆ کێشانی ئەوەی نییە کێش بەڵام ئەو شتانەی ئەم ململانەیە لیکەوتەوە ئەو دەرئەنجامەیە ئەو دەرهاویشتەی ئەم ململانێ و کێشانەی بینی لایەنە دەسەڵاتەکانی هەرێم و کوردستان و بە دەرەجەی دووەمیش بینە سەر لایەنەکانی تریش کە یعنی هیچیان تەوافقیان نەبوو لە بەغدا وای کرد کە پێگەی کورد بەڕاستی بەم شوێ بۆیە من قەنەعەتم وایە ئەم نیەتە لای هەرێم هەیە و ئەو واقعەش لای بەغدا هەبیندرێ کە کورد خۆی بۆ خۆی کیانی خۆی لاوازەکە ئەسبابەکانی زۆرن بەشێکیمان لێرە باس کرد ئەمەوە ئەکات کە حەماسەتێکی گەورە نییە سەرباری ئەوەش پێشتر هەر باسمان کرد یعنی ئەولەوێتی تر هەیە کێشەی تر هەیە لە عێراقا کاکە کێشەی گەورە لە ناوماڵی شیعەیە هەیە کە نازانن چۆن چارەسەریکەن ئەمە داڵغەی سیاسی دەبا ئێمە کێشەکەمان ئەوەیە لە عێراقا ڕۆژ بە ڕۆژ لوغمی سیاسی لوغمی شت بە چۆنەڵێ قاشتا دەتەقێتەوە بۆ نمونە ئێستا من بیرەکەمەوە ئێمە 3 ساڵ و نیو 4 ساڵ لە بەغدا بووین ئیستقرارێکی سیاسی 6 مانگیمان نەبوو بۆ نمونە تا تۆزێ ئەها ئینسان جوڵەی زیاتر بکە کۆمەڵی شت بکە
یعنی زۆر جار تۆ مەشغوڵ بووی بە کێشە ئانیەکانەوە جاران کێشە لە بینی مەسەلەن پێکاتەی شیعە و کورد و سوننە بوو ئێستا وای لێ تۆ پێکاتەی شیعە دنیاە لوغمیتە لەناو خۆیان پێکاتەی سوننە هەروە پێکاتەی کورد هەروە ئێستا وای لێ تۆ شەڕ لە بینی حیزبە سیاسیەکانە ڕۆشتۆ بۆ بینی یعنی کە ئەبێتۆ بەشێ لە موسساتی ڕسمی وڵات کێشەی عەشایرەکانی یا قەبیلەکانی عێراق حلکە یعنی ئێمە بینیمانە بۆ نمونە جارێ بەرپرسێکی گەورە چوە بۆ محافظ لەگەڵ محافظ و ئەنجومەنی پارێزگا کۆبەتەوە لەگەڵ وجەهای کۆمەڵایەتی و عەشایری مەنتیقەکە کۆبەتەوە چونکە ئێستا مەسەلەی عەشایری لە عێراقا زیاتر ڕێگی داکوتاوە بەراورد بە هەرێمی کوردستان یعنی بۆ نمونە نوێنەری عەشیرەتی وا هەبووە نوێنەری قەبیلەی وا بوو بەم بەرپرسە باڵای و تۆ دیکاکە فڵانە عەشیرەت لە شارەکەمە حیسەی تەعینی زیاتر بووە پشکی زیاتر بووە لە دامەزراوەکانی پارێزگاکەما بێ ئێمەش ئەومان هەبێ بۆیە بەڕاستی لەناو ئەم دۆخە شڵەژاوەشا کە ئێستا عێراق پێ و چەند کێشەی وەکو ئەمنی هەیە تیرۆری هەیە مەسەلەی فەسادی ئیداری و مالی هەیە مخەیەماتی هەیە ئەمانەی هەیە بەڕاستی و مەسائلی ئیداری مەسالی تەعین نەبوون کاکە کێشەی ئەزمەی سەکەنت هەیە کێشەی تەجاوزاتت هەیە لە عێراق کێشەی داگیرکاری مڵک و ماڵی خەڵکیت هەیە کێشەی سیادە و نەبوونی سەروەری و هەر ڕۆژەی وڵاتێک گێتە دەخولەکە بە مباشیر و ئەو باسی غێر مباشیر هەرمەکە چۆن عەرە بەڵێ من جەوە العەبایە لە ژێر عەباکەوە چی ئەگوزەرێ وێ بەڕاستی کە تۆ بەرپرسانی وڵات ئەم هەموو کێشە سیاسیە ئەم شڵەژانە سیاسی ئەم داڵغە سیاسیانەی هەبێ کەمتریش ئەگاتە سەر ئەوەی کە ئیستقرارەتی کێبێ بە مێشکێکی صافەوە بیر لە چارەسەری باشە بەس زۆرێک لە کێشەکان پێشتر وەفد هاتووە دەسەڵاتی نەبووە یاخود بڵێن دەستی دوو بۆ وەفدەکە ڕۆشتون خودی سەرۆکی حکوومەت کە پێشتر بۆ نمونە لە ماوەی نزیکەی 4 ساڵی کابینەکەی دوو جار سەردانی بەغدای کردووە دانێکیان سەردەمی عادل عەبدولمەهدی تەشریفاتی بوو دانێکی تریشیان لە سەردەمی مستەفا کازمی بڕیار بەرەستانێنەوەی کە بڕیاری بەرەستە ناڵات بۆ بەغدا یاخود ئێستا بۆ نمونە بەڕوونی بەرپرسانی هەرێم نایانەوێنەوە کە تەسلیم کەن هەروەکو پێشووتر ئەم کێشە هەر بەردەوام دەبێت من قەناعەتم وایە پێم وتی وتم نیەتێکی تەواو نابینی لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە تایبەتیش ئەو بەڕێزانەی پارتی دیموکراتی کوردستان کە ئێستا زۆرینەی جونگەکانی هەرێم لای ئەمانە بەڕاستی وای نابینی کە سفری کێشەکان بکەنەوە لەگەڵ عێراقا بە تایبەتی لە مەسەلەی نەوتوانەیە وەگەرنا ئەگەر این بێ بۆچی ئێمە چەند ساڵە نەمانتوانی و لە 2007 قانونی نەوت و گاز ئەوە بکرێ بچێتە بۆ یعنی تەمریر بکرێ و ئیقرار بکرێ لە پەرلەمان و ڕێبکەون لەسەری ئێمە عەرزی موشکیلەکە دەکەین یعنی لێرە ئەم قسانە کە دەکەین ناڵین فڵان تاوانبارە بە دەرەجەیە کەم فڵان تاوانبار نییە یعنی قسەکە ئەمە لەنا ئەم دۆخەیە وانە وتی کابراون بوو دیار نەمابوو تیانڵا کاکە نازان فڵان کەس ئەڵەن گورە خواردوێتی وەکێکیش وڵا باوکی منیش دیار نەماوە قەزەکەی ئمە عەرزی حاڵەکەین اینجا ئەم باوکە گورە خواردوێتی ئەم بۆ یایەکێکی تر بۆ شتێکی ترە بەڵام ئەمە ئێستا ئەم واقعە هەیە لەناو ئەم واقعەیە کە ئەمە واقعی و بیرکردنەوەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە واقعی پەیوەندی نێوان لایەنەکانی هەرێمی کوردستانە و ئەوش واقعی عێراقی کە هەمومان ئەیزانین کە تەنانەت بۆ نمونە لەسەر هەموو ئاستەکان ڕەنگی یاوەتەوە تۆ خەسخانەکان یەکەم شت کە محەممەد شیع سوودانی کردی چوو بۆ خەسخانەیەک پێش ئەو من خۆم بینیمە 3 بۆ 4 سەرۆک وەزیرانی تر بە هەمان هەنگاو دەستیان پێکرد چوونەتە خەسخانەکان هیچ فەرقی نەکردووە تۆ نەتوانی خەسخانەیەک مەسەلەن چارەسەر بکرێ نەتوانی بۆ نمونە کۆمەڵێ دوو جسر لێبەی یعنی ئێستا من هەموو جارێک دەیڵێ ناشرینترین دەواازەی پایتەختی عێراقە هەموو جاریوا شار و شارۆچکە و قەزا و ناحەیەکی شکە ئەچی بۆ ئەوەی انطباعێکی ئیجابی لا دروست بێ بۆ نمونە تۆ لە بیدایەتی شارەکە مەسەلەن دەواازەیەکی جوان بەوابەیەکی جوان سەوزایی کۆمەڵی دیزایانی جوان هەیە کراوە یا پرۆژەی مەسەلەن معماری کراوە وەنە لە عێراقا ئەوە کراوە یعنی ئەوەی کە هەیە ئەو بەوابێ ئێستا بینەڵی کەلاوەیە کە تۆ عاسیمەی خلافەی ئیسلامی بووە ئەم عاسیمەی دەولەی عەرەبی بووە لە زەمانێکە تۆ نەتوانی ئەوە چارەسەرکەی بەتەکید ناتوانانی کێشە گەورەکان حلکەی لە ماوەی 6 مانگ یا سینەوە توغاز 6 مانگی بۆ دانراوە لە کارنامەکەی حکوومەتی سوودانی بە 6 مانگ کە لە 2007 یا سینەوە توغاز هەیە ئەم کێشەیە چارەسەرکی کێشەی نەوە توغاز ئەزانی کاک حەکی من هەنێشتی ئێستا توانانی مقارنەیەکەین بە پێشتر یعنی ساوە نزیکی پێم وای بێ بۆ زیاتر لە مانگێ بۆ نزیکی 40 ڕۆژە پێم وای بێ حکوومەتەکە نزیکەی مانگێکە تشکیل بووە تا ئێستا مەسەلەی وەفدێکی مەزبوط یعنی بە معنای ئیتیفاقیە بە معنای ورد بوونەوە بە معنای مفاوەزات تشکیل نەبووە لە بینی هەردوو لایە
وانە وەفدەکە تەشکیل نەبوو ماوەی مانگێک ئەمە دووەم ئەم کێشەیە لە 2007 لانی کەم تەمەنی هەیە تا ئێستا چارەسەر نەکراوە بۆیە ئەڵێم هێشتا زووە ئێمە قەرار بین لەسەرەوەی ئەم شتانە دەکرێیان نا چونکە لەم کارنامەیە کە بەڕێز سوودانی دایناوە تەمەنیشی تقریبان کردووە بە ساڵێک شتی زۆر زۆری تیا هەیە بە 10 ساڵ پێ ناکرێ ئەوەی ئێمە واقعی عێراقمان ناسیوە و تیا ژیاین ئەمەنە مارە تۆپی و بە زمانە کوردیە باوەکەی خۆمان بڵێن ئەمەنە مارە تۆپی و یەتە بەردەمت هەڵدرێتە بەردەمت تۆ مەشغوڵە بی بە کۆمەڵشتی لاوەکیەوە یعنی من بیرمێ من لە سەرۆکاتی کۆمار لە مانگی پێم وا بێ 5 بوو 6 2019 چەند مانگێک بوو من لە بەغا داوامە کرد مەشروعێکمدا بەڕێز سەرۆک کۆماری پێش و کاکزۆر بەرهەم ساڵح هەر کە مسوەدەکەی بینی وتی من ئەمە قبوڵمە چکە پەیوەندی بە چارەسەرکردنی کێشەیەکی گرنگی ئەو سەدان و هەزاران مۆزەفی فیدراڵی عێراق کە دەوامیان لە هەرێمی کوردستانە وتی هەر بیداری خەوتی من ئەمەم قبوڵە هێوتم باشە هەر هیچ نەبێ بمەرەوە با من سیاغنیایەکەت بۆ بێنمەوە بەزوی سومە پێشتر بۆ ئەرزکەم تەسەورەکەی تا ئێمە لە ڕیاسە نەماین و ئەو بە ڕێزەش بڵێن لە ڕیاسە نەما دەرفەتێکی وان نهاتە پێشەوە جارێکی تر بە جددی من ئەو مەشروعە تەقدیم کەمەوە سیاقێکی وان نهاتە پێشەوە کە ئیشێکی لەسەر بکەین ئەمەنە کێشە دروست بوو یەکەم لە ناو عێراق دووهەم لە بینی عێراق و هەرێم باشە چ کێشەکانی ناوخۆبی لە ڕووی سیاسی مزاهرات و ئەزمەی مالی و ئەم شتانە چ ئەم کێشانەی پەیوەندی بە دەرەوەی سنووری عێراقەوە هەیە و بەڵام دەرهاویشتەکانی لەسەر عێراق تاقیەکرانەوە یا دەرئەکەوتن باشە من نەمتوانی و پرۆژەیەک لە واقعەکە دوای 3 ساڵ وانە بیگەێنمە نەتیجە قەزەکە ژۆ نەبوو ئێمە نیەتمان نەبێ ئیش لەسەری بکەین یا ئیهمالی بکەین بەڵام بەڕاستی تۆ بۆ سەرگرتنی یا بۆ نمونە بە ئامانجگەاندنی هەر پرۆژەیەکی گرنگ پێویست بە ڕێخستن بە زەمینە سازی هەیە بە کەش ڕەخساندن هەیە یەکە شتێکی وانە بێ چۆن ئەوە دەکەی ئەڵێن لە حربی عالەمی دووەمە هەروەکو شتێک بۆ قسەیەکی خۆش بکەین لێرە ڕەفیقێکی ستالین هاو ستالین لە گەرمەی شەڕەکەیە بوو شەڕی بڵێن حربی عالەمی دووەم جەنگی جیهانی دووەم هاو ڕەفیقێکی مناڵی بوو کە لە مەکتەب و لە قۆناغە سەرەتایەکانی قوتابخانە بەیەکەوە بوون زۆر هەزناسک بوو شاعیرێکی هەزناسک بوو ئەوی پێشوازی لێ کرد و ویستی وەفایگوتی چیت بۆ بکەم وتی وەڵای ئەو دیوانە شعریەم هەیە بەڵکو بۆم چاپ بکەی ئەویش پیاوێکی هەزناسک بۆ تەمۆحی مالی وشتی نەبوو بەس ئەوەی بۆ چارەسەرکەن دوایی کە بەڕێی کردبوو بەڕێزەوە بەس کە تێرەگەی تو بوو ئەم دیوانە شعریەم بۆ چاپکەن دوو نوسخە نوسخەیە بۆ خۆی نوسخەیە بۆ معشوقەکەی بۆ یارەکەی ئێمە لە زەمەنی شەڕا ئەژین ئیشم بە دیوانە شعر ناڕوا من کەی وەختی ئەوەیە يعني قسەکەم ئەڵێ ناقل الكفر ليس بكافر من بەکەم گرتنی شعر و ئەدەبیات و شتانە نییە مەبەستم ئەوەیە لە واقعی عێراقا کابرا بوون ئەزمەی سەکەنی هەیە ئەزمەی ئیزدحاماتی هاتوچۆی هەیە بۆ نمونە کێشەی ئەمنی هەیە کێشەی سیاسی کێشەی تەعین نەبوون هەیە دنیایە کێشەی خزمەتگوزاری هەیە لە عێراقا هێشتا چارەسەر نەکراون بۆ چۆن تۆ لەم مشکیلانەیە هەنێ پرۆژەی بەس خەڵکی چاوەڕێ بۆ نمونە کێشەی نەوت چارەسەر بکرێ بۆی کە بودجەکە بێ لانی کەم وەکو بڵێم پێش 2014 چاوەڕێ ئەوەیە نیچ هەر بەم شێوە بمێنێتەوە تاکەی باڵپەسێت درای بمێنێتەوە والله خۆی ئەزانی حەکیم من پێتەڵێم هێشتا ئاسۆیەکی دیار نییە بۆ چارەسەری کێشەکان یعنی ئێستا ئێمە جاران ئەما هەنیشتمانەوت زۆر کەس بە نەزارێکی تر لەبەرەوەی من ئەموت جەنابتەی و دیایەکێکی تر ئەیوت قسەکانیان وەرنەدەگرت ئێستا خۆیان ئەوانەی کە بەرپرسن وە ڕەنگە سەهم و تیرەکان ئاڕاستی ئەوان بێ منیش و تۆش و خەڵکی تریش ئەمانە بە بەرپرسی ئەم دۆخە لە عێراق و کوردستانیش بزانن ئێستا ئەوان خۆیان یەن ئەتراف بەم قەزیانە دەکەن وەکو چۆن ئەڵێ وەشەهیدە شاهید من ئەهلیها باز لەوە دەکەن ئەمان هاوڵاتی و هاونیشتیمانیان دەرەجەیەک نین لە ناو بیرکردنەوەی سیاسی و بیرکردنەوەی حکومڕانی ئەمانە یعنی ئێستا هەتۆ لای خۆمان سەیری کە یعنی جاری وا هەیە تۆ 10 ساڵە هەر شتێک باسەکرێتەوە هێشتا چارەسەر نەکراوە بەناو شارەکانە ڕۆی جادەیەکی باشت نییە یعنی بەڕاستی ئەمە لە شتە بەسیتەکانە کە مەسەلەی چارەسەرکردنی کێشەکانی هاتوچۆ لە هەموو دنیاە لە هەموو دنیایەکێکە لە کارە هەرە لە پێشینەکان خزمەتگوزاری تەندروستی مەسەلەن ئەوانەی کە بابەتی خۆڵ و خاشاگیر تا ئێستا بەشێ لە هۆکارەکانی
وەکو لە زمانی خۆیانەوە باسەکەن بەشێ لە هۆکارەکانی کێشەی نێوانی کێتی و پارتیا ئیداری سلێمانیێرم باس لەوەگەنەوەێن بۆ منە لە هەولێرەوە لە مرکزی یا لە پایتەختی هەرێمی کوردستانەوە پارەی سەرفکردنی کارمەندانی کۆکەرەوەی خۆڵ و خاشاک نایەت. یعنی تا ئێستا تۆ بۆ نمونە کێشەکە لەسەر ئەوەیە. من ئەو ڕۆژە بۆ خۆشی لە مەجلیسێک کاوتم وتم تا ئێستا عێراق تاقەی پیسی دابین نەکردووە بە شێوەیەکی گشتی بۆ هەموو عێراق و هەرێمی کوردستانیشەوە لە وڵاتانیش بە تاقەی بەدیل و تاقەی نەظیفە ئەکەن. جا تۆ بیر لەوە بکەرەوە عێراق مەسەلەن لەکوێ ئەم تەتەورانەیە هەیە. ئێستا عالەم بەرەو ئەوە ئەڕوا تا 2005 و 2026 ئیتر چۆنەڵێ کێشەی پیسبوونی ژینگە کەم کەنەوە بەچی بەکارهێنانی تاقەی بەدیل و تاقەی نەظیفەوەی کە ئێستا پێوترێ. هێشتا ئێمە جارە پیسەکەمان دابین نەکردووە چجا ئەوەی کە تەجاوزی مەرحەلەی تاقە پیسەکەمان کردوێت چوو بێتین بۆ ئەوە. ئۆتۆمبیلە ئێستا سیرەکەی لە عالەمە ئێستا دوو جۆر ئۆتۆمبیلی تازەیە، ئۆتۆمبیلی هایبریدی پێڵێن ئەوەی بەشێکی بە مەڵزینەوە بەشێکی کارەباییاتە تا مەسەلەن سورعەیەکی دیاریکراو یاهی فول کارەبایی. یعنی سا من ئامارێکم سیر کرد بەس لە ئیماراتە کە ئیمارات لە چاو عێراق چنێکە 22,000 سیارەی فول کارەبایی تۆمار کراوە تەسجیل کراوە لەم ساڵەیە. هێ باشە ئێمە عێراق لەکوێی ئەوەین بۆیە بەڕاستی هیچ هینێک نییە. یعنی بڵێم وەکو بڵێ ئاسۆیەکی دیاریکراو نیە بۆ ئەوی ئێمە وەکو هاونیشتیمانیان بڵێن کە هەستان کێشەی سوتەمەنیمان نەبێ کێشەی نەوتمان نەبێ کێشەی ترمان سپاس دەکەم. دوای لەسەر بودجەی 2026 قسە دەکەین. بەڵام بینێرانی بەڕێز ناوپەڕێک و دێنی وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە. خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە. بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود دڵنیا بمبینیە ئەو جبسەی وێنەی هەردامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ سینینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بڕست کەرکردنی پێش ناوڕەکە گەشتبینەوەی بۆی کە کێشینەوە لەنێو هەرێمی بەغداد بەم زوانە چارەسەر بکەیت. ئەی بۆ مەسەلەی بودجەکەش هەر ڕەبتی هەیە بە تەسلیمکردنی نەوت. هێنێ شەر بە هەڵپەسێدراوی دەمێنێتەوە مەسەلەی ناردنی بودجەکە مادەم ڕەنگە گەر وەکو یان وەکو ساڵانی ڕابردوو بڕە پارەیەک بێت ئەوان هەموو نەوتەکە تەسلیم نەکەن. وەڵانجا ئێمە کە باسمان لە وەسفێکی واقع عامەکەمان کرد لە زۆر ڕۆ لە ئاسی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا بە تاکید بەشی زۆری ئەچێ بۆ مەسەلەی بودجە و ئەوانە تۆ هەر اتفاقیە بکرێ بەشێکی زۆری ئەبێ جێبەجێ بکرێ یا ئیدراج بکرێ لە ناو پرۆژە یاسای بودجەیە. لەسەر و هەمووشیەوە ڕاستە مەسەلەی پێشمەرگەت هەیە مافی پێشمەرگەت هەیە ڕەنگە بودجەی مادەی 140 تەطبیقی مادەکە داوا بکرێ بۆ نمونە مەسەلەی داهات و ئیتر هەموو جۆرە داهاتەکان نەوت بێ گۆمرگ بێ هەشتی ئەم شتانە باز بکرێ. بەڵام بەڕاستی هەموو ئەمانە ڕەبتی بۆ قسانەی پێشومانەوە هەیە تۆ ئەبێ ئەم شتە زەمینەی بۆ ساسکەی و هەموو لا نیەتیان وا بێ بگەنە نەتیجە وەگەرنا ئەگەر من بەڕاستی نەمێ لەگەڵ جەنابەت بکەمە نەتیجە هەزار ئەم لاولا دروستەکەم بۆ ئەوەی شتەکە نەتیجەی نەبێ. و ڕەنگە واش دەرکەوێت کە ئێستا هەرێمی کوردستان یعنی چاوی لەسەر ئەوە بێ حەزی بەوە بێت کە پارەیەکی مەقتوعی بۆ بێت وەکو 200 ملیارەکە نەچێتە قوڵایی ئەوەی کە مەلەفی نەود ڕادەستکاوە کۆمەڵێ بابەتی دارایی لەگەڵ بەغدا سفر کاتەوە.
چونکە ئێستا نەوت بەرزە و ڕەنگە داهاتەکانی کە لەگەڵ ئەو ئیجراعاتانەی لە ناوخۆیان حکوومەتی هەرێم کردوێتی ڕێژەی زەریبەی زیاد کردووە جۆرەکانی زەریبە مەسەلەن نەدەم باز لە ڕێژەی ژمارەیەکی خەیاڵیە کرێ ئەوە نەجۆر زەریبەمان هەیە وە کۆمەڵی مەسائیلی ترکەوای کردووە بە شێوەیەک لە شێوەکان بەشێکی زۆری موچە دابین بکەن حکوومەتی هەرێم وا دەرەکەوێت چاوی لەسەر ئەوە بێ نەسەم هەر بۆ بەرژەوەی دەسەڵاتدارەکانە ینی کە نانەوێتەکە تەسلیمکەن ڕێکەوتنێک بکەن لە بەرەوەی داهاتێکی زۆری بۆ حەزب بۆ بنەماڵەکان تێدا یعنی بەڕاستی کێشەی نەوتم لە بینی هەرێم و بەغدایە بە یەک دێر دوو دێر کوور کردو بۆ وەختی خۆی ئەگەر ئەم کێشانە سفر بکرێتەوە میلەت قازانجەکە ڕەنگە هەندێک شخصی هەندێک بەرپرسی گەورە لە هەرێم زەرەر بکەن زەرەرەکەی یعنی ئەوەیە داهاتەکەی جارانیان نەبێ بەڵام معادلەکە عکسە بێتەوە خەڵق قازانجەکە لە بەرامبەر ئەوەی کە کۆمەڵێ مەسئول ڕەنگە داهاتیان کەم کانەک زەرەریشکەن بەڵام ئەگەر بەم شێوە ئینە بمێنێتەوە ئەم بازار شێواویە بمێنێتەوە شەعب زەرەرەکە کۆمەڵێ بەرپرسی باڵادەست خەیاڵی قازانج دەکەن سەبەرپرسانی بازاری شێوەیان دەوێت لە مەسەلەی نەوت خۆ بازارەکە هەر شێواوە ینی من پێتەڵم لە زاخۆ تافاوی بازاری شێواوی ئەوێ ئەچێ باشە ئێمە لە هەرێمی کوردستانە لە ساڵی چەندەوە یاسایی موازنەمان نییە لە 2013 نیمانە لە 2013 نیمانە ێ باشە خۆیمە خۆمانین باشە ئەو کاکە لە زۆر زۆر و لە کەم کەم داهاتەکە چەندێکە ڕێکی خەروانیە تۆ ئەزانی بۆ نمونە تا سعری نەوت ئەوە بێخۆ لە عێراقی جوا دەکرێت سعری نەوت بە تەقریبی ئەخەمڵێنرێ مەسەلەن ئێستا لە بازاڕە بە 50 بێ بۆ نەوان بە 45 ئەخەمڵێنن باشە لە حاڵەتی یانی مەسافەیەک دائنێن بۆ ئەو بەرز و نزمیە تۆ ژوەرە وا بکە هەبوو نەبوو ئیتر کاکە بڵێ کاکە خۆ منەوە ئەوم کردووە یعنی بۆ نمونە بەڕاستی ئەمە هەمووی لە عێراق ئەوەی کە هەیە بازارێکی شێواوە بە کوردستانیشەوە وەگەرنا هەر لە ڕووی زۆر بە سادەیە و پرسیارە بکەین دوای 30 ساڵ لە دروستکردنی حکوومەت و ڕزگاربوون لە دەستی ڕژێمی بەعز تۆ نەتوانی مەسەلەن بنەماکانی دەوڵەتێکی ڕەشیدت هەبێ بنەماکان یان ئەو شتانەی کە لانی کەم ئەبێت لە هەموو حکوومەت و دەسەڵاتێکە هەبێ یعنی ئێستا بۆ نمونە من باسی شتێکمان کردوتم ئەوەنە ئێمە سەیری تەجاری بە حکوومات دەکەین یعنی حکوومات لە ئەمریکاوە بیگرێت تا ئەگاتە ئەفغانستان ئەو لە ئەفغانستان مەفروزە ئەم حکوومەتە بۆ ڕایکردن و ئاسانکردنی باری ژیان لەسەر شانی هاوڵاتیان کۆمەڵێ سێکتەر هەیە کۆمەڵە شت هەیە دەعمەکە پێوترێ مەدعوم مەسەلەن کڕینی دانەوێڵە مەسەلەن سعری سوتەمەنی کۆمەڵێ شت هەن کە پەیوەندی ڕاستە و خۆیان بە ژیانی تاکی کۆمەلگەوە هەیە حکوومەت دەبێت دەعمیکە ئێستا خۆ لە بەغدا حکوومەت پارەیەکی باشە خاتە سەر سعری سوتەمەنی بنزین کە تۆچی لێ بە 450 دینارتیەکەی لێرە نزیکی بە 1000 دینارتیەکەی باشە و ڕەنگە لە ڕووی نەوعێتیشەوە ئەوێ باشتر بێ لە هەندێک ناحیەوە چونکە هەر ئێمە وەکو خۆمان ئەگەر سیارەیەکمان پێ و بێ لێ هینێکمان کردو هەموو سایقێک دەتوانێت و بەراوردی لا دروست بێ ئەم بنزینە چۆنە ئەو بنزینە چۆنە باشە مەسەلەی دانەوێڵەیە ئەو حکوومەتی عێراقی ئەوەی کراوە یعنی لێرە کۆمەڵە شت هەیە بەڕێزان یعنی تەنانەت کارتی مۆبایلەوە خۆشبەختانە ئەڵێن ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران بڕیاریاوە ئەو زیادەیە ئەو گومرگەکە گومرگەکەش خراوەتە سەر نرخی کارتەکە کە بێ هاوڵاتی بیدا یعنی تۆ ڕۆڵێکی ئەو توی حکوومەت نابینی بۆ ئاسانکردنی ژیانت بۆ نمونە سعری سوتەمەنیە گرانە دابینکردنی سوتەمەنیە گرانترە لە سیعرەکەی ئێستاش خەڵگەیە نەوتی پاری وەرنەگرتووە یعنی کە باسێکی ئەیبیستی لەگە هەنێ مەڵبەند هەیە وەری نەگرتووە مەسەلەی کۆمەڵێشتی تر هەیە ئەم حکوومەتە دەستی بۆ نەبردووە لەسەر شانی خەڵک ئاسانیکە بگرێ زۆر جار بەهۆی زیادکردنی گومرگ لەسەر مادە خۆراکیەکان لەسەر شتەکان سێرەکە سعرەکانیش بەرز بوونەتەوە کە مەوادی ئەساسین و پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی تۆ هەیە بە خۆراکی تایبەتی تۆ هەیە زیاد بووە لەسەرت لە کاتێکا مەعاشەکەت کە مافی شخصی خۆتە لە کاتی خۆیان نەدراوە یا بۆ نمونە تەرفیع دووەسێنراوە تەرفیع بە سعر کراوە بەس تەرفیع بە مافی تۆ دەرەجەی تۆ لە ناو حکوومەت و لە ناو ئیشە ڕسمیەکەتان نەکراوە لە دائیرەکە تا لە فەرمانگەکەتە بەڕاستی ئەمانەوە ینی ئەتوانم بڵێم کە دووبارە و سەدبارەیەکەمەوە لێرە بەڕاستی خەڵک بۆچی بەشێکی بۆ بێهیوا بووە کاک حەکیم و لە عێراقیشە هیوایەک نییە ئاسۆیەک نییە بڵێ وڵای کاکە من دوای 3 ساڵ وانە ئەم میحنەتە 3 ساڵە و ئەڕۆمە قۆناغێکی ترەوە
ئێستا ئیتحادی ئەوروپی بڕیاری داوە لە 2035 ئیتر مەمنوعە سیارەی بنزین و گاز هەبێ، یعنی بە سوتەمەنی ئیشکە ئەبێ هەمووی سیارەی کارەبایی بێ. باشە ئێستا تۆ ئەزانین لە 2035 نابێ کە سیارەی پێبێ بە سوتەمەنی ئیشکە لە ئەوروپا. کابراڵی کاکە ئەم 10 ساڵش وانە بۆ تاریخی وڵاتان حەزارەت ئیمپراتۆریەتەکان 10 ساڵ و 2 ساڵیش نییە، 50 ساڵیش نییە. بەس لای ئێمە کەی ئەمە کۆتایی پێ؟ کەی ئێمە کۆتایی پێ؟ ئێستا کاکە گیان چەند ساڵ ئێستا ئێمە تەمەنمان من تەمەنم بۆ منە 43 ساڵە. باشە یاخۆ 30 ساڵە قەوانێکەڵینەوە. ئێمە ئەو ڕۆژەی کە معارزە دروست بوو بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان لەدایک بوو، دوایی بۆ نمونە هاوپەیمانیەک یان نزیکیەک لە بینی لایەنەکانی معارزە دروست بوو 2009 دابەزین، ئەو 2007 بوو بزوتنەوەی گۆڕان دروست بوو. لێوە بۆ نمونە کۆمەڵێک هێز کە بە ناڕەسمی معارزە بوو نۆک و کۆمەڵ یەگرتووانە، دوایی سیفەتێکی ڕسمیان نابە بەرەی معارزە لە 2009 بە سیفەتی معارزە داخلی انتخابات و ئانە بووین. ئێوە ئەزانین دوێنێ ئەوە چەند ساڵ 13 ئەگە 2007 حسابکەی باشە تا ئێستا نزیکی 500 ساڵە ڕۆی 15 ساڵە ئێمە یەک شتەڵێنەوە هیچ نەتیجەشی نەبوو. یعنی ئێستا ئەم قسانەی کە ئێمە دەیکەن من پێشەوەی بێمە بەرنامەکەەوە بۆ برام و تەمپۆن من ئەگەر دووسێ بەرنامەی قۆناغەکانی پێشوو بێنین ئەم قسانەمان کە کردومان لەسەر علاقەی بینی هەرێم و بەغدا کۆنەکانیش بێنی لێ بنێ ناوی ڕاستەوخۆی لێ بنەی مەگەر لە ناوی سەرۆک وەزیرانەکە خەڵک گەست پێ بکا بەرنامەکە کۆنە. یعنی بۆ نمونە شتەکان چەقبەستی و زۆر چەقبەستووە بەڕاستی یعنی ئێمە شتێکمان هەیە تەتەورمان هەیە بەس تەتەوری عەکسیمان هەیە بەعەکسەوە ئێمە تەتەورەکەین. یعنی بۆ نمونە تووشی داخورانێ بووین لەسەر هەموو ئاستەکان. بەڕاستی هەر ئێمە بەشێکین لە عێراق، هەر کێشێ ڕوو لە عێراق کار لە ئێمەشی ئەکا. عێراق بۆ هەموو تەنگ و چەڵەمەی خۆیەوە بۆ نمونە هەموو دنیا هەموو لایەنە پەیوەندیدارەکان کۆمەڵێ مەترسیان ناوە بە عێراق کە ئەمە ڕوو لە ئێمەشەکە. عێراق گەر مراجعەی خۆی نەکاتەوە کۆمەڵی ئەزمەی گەورەی بۆ دروستە بێ. یەک لەوانە زۆربوونی دانیشتوان، مەسەلەی کەمبوونەوەی ئاو و تەسەحور، باشە مەسەلەی ژینگە پیسی، ئەمانە کێشن لە عێراقا ساڵی زیاد لە 1,30,000 کەس زیاد ئەکە دانیشتوانی عێراق. تۆ تەعیناتت نەبێ مەسەلەی تەتەوری اقتصادی نەبێ شتت نەبێ هەموو اقتصادی عێراق بە شێوەیەکی گەورە لەسەر سعری نەوت دۆستاوە. ئێ باشە ئەگەر کێشەی 2014 و 15 ئەزمە اقتصادی عالەمیەکە دووبارە بێتەوە و دەردێکی تری وەکو کۆرۆنا بێت و سعری نەوت بێتەوە خوارە و ئێمە دوو بەیانی بگەینە 2035 و بەشێکی زۆر لە عالەم سوتەمەنی بەکار نێنێەوە هەمووی بێ بە کارەبایی و تاقی بەدیل بەکار بێ. ئەی مستەقبەلی وڵاتانە چی لێ؟ ئێمەش ئەگەر عێراق لە دوای هەموو میلەتانی دنیاوە بێ هەموو دەوڵەتانی دنیاوە بێ ئێمە لە دوای عێراقەوە بین، چونکە ئێمە وەکو هەرێم بەشێکین لە عێراق، جزئێکین لەم عێراق. خۆئستا نەبووین بە دەوڵەت تا ئێستا بڵین کاکە عێراق بەڕێی خۆی و ئێمە بەڕێی خۆمان. هەر شتێک لە ڕووی مستەقبەلی و ڕوو لە عێراق بکە بەڕاستی ئێمەش پێوەی سەبارەت لە کۆبنەوەکە ئەمڕۆی سوودانی و نێچیروان بارزانی باسی کێشەکانی بردومان کرابوو. ئێستا بڵێن بردومانی تورکیا هەیە، بردومانی ئێران هەیە بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵات. پێ دوایە عێراق و هەرێم باز لەوە کراوە وەفدێکیا و بە شپێک بێنن سەردانی تورکیا سەردانی ئێران بکەن. ئەمە چارەسەر دەتوان چارەسەرکردن ئەم کێشەی سنوور بەزاندن و بردومانە بە شێوەیەکی گشتی ئەوەی ئێستا لە ڕووی بنەما و ئەساسەوە حکومەکە لە بینی وڵاتان و لە نظامی عالەمی ئینە مەسەڵەن مەبدەئی قووەتە. تۆ قووەتت هەبێ کەس ناتوانێت توخنت کێ، کەس ئەتوانێ ختووکەی کۆریای باکوور بە وانە مەسەلەی سەرباری ئەو شکستە ناوبەناوی رووسیا ئەوەیەکە، بەس بۆ نەختووکەیەکی رووسیان داویستیان لە ڕێ ئۆکرانیاوە ئەو منظومەی دیفاعی جەویە دانێن و نزیک بێت لە مۆسکۆوە. طبعا نزیکە بوو لە مۆسکۆوە ئەمە ئەمنی قەومی ئەو وڵاتە ڕێناداوەکو و ئیمپراتۆرێت وەکو وڵاتێکی گەورەی زلهێز ئەوە بێت سێرەکەی شەڕێکی گەورە دروست بوو کە خەریکە جاری وایە ئەمانگەنێتەوە قەناعەتەی پێشبینی ڕووداوی جەنگێکی جیهانی تر بکەین. بۆیە بەڕاستی عێراق وڵاتێکە ضعیفە، پەلەکانی ضعیف بوون، یعنی مقاوماتی داخلی نییە و ناتوانێت تا ئێستا سەیتەرەی هەبێ بەسەر حدودەکانی خۆیە. بۆیە شتێکی تەبیعیە وڵاتەکانی تر کە لەو بەهێزترن تەدەخولاتیان هەبێت لەسەر هەموو ئاستەکان. ئەمە شتێکی تەبیعیە و نابێ ئێمە زۆر جار چۆنەڵێ بە مەنتیقێکی کە لە جێی خۆیان نەبێ ڕخنە لە حکومەتی هەرێم بگرین. حکومەتی هەرێم ناتوانێت ئەگەر پێشی ناخۆش بێ بە حەق کە لە هەندێک سێکتەرا ڕەنگە خۆی هاوبەش بێ لەگەڵ هۆکار بوو بێ یا هاوبەش بوو بێ یا لەسەر داوای خۆی مەسەلەن هەندێک تەدەخولات بوو بێ کە ئەبینرێ مەسەلەن لە هەندێک یا باسەکرێ. بەڵام بەڕاستی ئێستا ئەگەر حکومەتی هەرێم
ئەتوانێ لە ڕووی سەربازی لە ڕووی مامەڵەی هاوشێوە لە ڕووی مەسەرەن قوی عسکەری ئەوەنە تەوازونی ڕدعی هەبێ بتوانێت ئەوانە بکەن نەخێر ئەساسەن ئەگەر عێراقیش و هەرێمی کوردستانیش هێزی ئەوەنە گەوریان هەبوایە قووەتێکی گەورە بوونا لە ڕووی ئەمنی و عسکەری لە مەنتیقەکە و لە جیهانە ئەم هێزانە نەیانەتوانی خەتوکەی بن چ ئێران بێت چ تورکیا بێ بۆیە بەڕاستی تۆ کە جسمەکەت مەناعەیدا بەزی بوو و بەڕاستی جسمێکی نیمچە داوەشاو بوو هەر ڕۆژەی تووشی نەخۆشیەکەبی لە هەڵامەتەوە لە پەتاوە لە چیەوە خەڵگەی بینی ئەم ڕۆژار نەخۆشە هەموو ڕۆژێ نازانم کێشەیەکی یا لە عادەکەوتووە یا دایمە علاگەی ئینی پێ علاگەی حەپی پێ باشە جسمی عراقی جوای لێهاتوە و خانوویەکی لێهاتوە ها دەرگا و پەنجەرەی یا پێوە نەماوە لە هەندێ ناحیەوە یاوە تا پێشێوێ هە کێلوونەکانی هین نیێ ڕەشەبا یا بەیەکە بۆ هەرێمیش ڕاست بەشێ بەڵێ کاگین خۆش وتمان بەشێکین لە عێراق یعنی جاری وا هەیە ئامادەسازی یا بۆ زەمینە سازکردن بۆ جۆرێک لە تەدەخولات لە عێراقا بە شتێکی گەورە ئەوە کراوە یعنی بە چالاکیێکی گەورە کراوە بۆ تۆ هێزت هەیە لە عێراقا لە ڕووی مەزهبی و لە ڕووی تائیفی و ئینتیمای هەیە بۆ هینێک پێی وایە مەسەلەن مەرجەئی ئەو لە شوێنێکی ترە لە دەرەوەی وڵاتە ئەمە ڕنگدانەوەی کرد لەسەر سیاست و بەڕێوەبرنی وڵاتە هەیە ئێمە دەزانین بەشێ لە لایەنە سیاسیە گەورەکانی عێراق بە تایبەتی لە ناو مەزهبی شیعە ئینتیمای لە ڕووی مەرجەعیەتەوە وەلایەن بۆ بەڕێز عەلی خامنەئی هەیە ئەم تەفکیرە مەزهبیە هینی هەیە لەسەر چۆنەڵێ جۆری دەوڵەتداری لە عێراقا من و تۆ هەندێشت بە تەدەخل ناوبین یا لە ڕووی نەزەریەوە لە قانونی دەولی و لە دەستوری وڵاتە مەسەلەن ئەمە تەدەخلی هینە بەس ئەو خوێندنەوەیەکی تری هەیە چکە بیرێکی تری هەیە بەس پێ دوای چارەسەر نابنەوانە هەم ئەوەی کە بۆ سەر هەرێمە هەم ئەوەی تورکیامە ئێران خۆت مقاوماتی ئەمیون بێ بە هێزێکی گەورەی خاوەن مقاومات توانای سەیتەرێت بەسەر حدودەکانی خۆتە بێ یەک دوو هەستی یا ئینتیمای نیشتیمان بوون ئینتیمای نیشتیمانی لە عێراقا کە زۆر لاواز بووە یعنی زۆر جار بە دەگمەن کەسێکە بینی کە بە فعلی سەرکردەیەکی نیشتیمانی بێ نیشتیمانی یعنی چی یعنی هەموو شتەکانی بۆ خزمەتی وڵاتەکەی خۆی بێ حەز بکە هەموو شتێ لە دەرەوە پێیاکە لە هەموو شوێنێک ئیش بکا بەس بۆ ئەوەی مستەفیدی یەکەم نیشتیمانەکەی و هاونیشتیمانیانی خۆی بن بۆیە نمونە بەرزکردنەوەی هەستی نیشتیمانی لای خەڵک وا دەکا کە تۆ لە هەست سێکتەرێکابی باوەڕێبەوە نەبێ خەڵکێک تەدەخولکە جار لە سەرۆکوەزیرانی مەسەلەن قائیدی قووەتێکی حرەس حدودی یا هەر شتێکی ئێمە بەڕاستی کە لێنمان لەم ناحیانەوە هەیە ئەگەر ئەمانە چارەسەر بکرێ ئەوانەش هین نابن چکە بەڕاستی کە تۆ لە شوێنە کابووی منطقی قووەت دەوری بینی ئەوە ڕوودەدا کە ئێستا لە عێراق دوپرسیار بە کوردی سەبارەت بە دۆخێرن بەڕێزوتە بەرامبەر بەغداد لاواز ئێستا ناکۆکی ناوخۆی هەیە چی بەسەری دۆخەکە بێئومێدی و نیگەرانێکی زۆری خەڵکەیە لە دەسەڵاتداران سەد زین داهات و کاک حەکی من هەمومانەزانی ئێستا احتیقان و پیشخواردنەوەیکی گەورە هەیە تۆ کە نەزانی مەسەلەن ئێستا ئێمە لە هەنێک کۆمەڵگەی پێشکەوتوایی بینین ئەوەی کەوا ئەکا مستەقبلت چۆن بێتەوە کەفاءەت و توانا و قدرەتی خۆت دەورە بینێ چەندێ زیرەکی چەند ئیمکانەتی ئەوە هەیە دەرگای مستەقبل لەسەر خۆت بکەیتەوە لە وڵاتانی پێشکەوتو ئەم دەرگایە دەکەیتەوە دەرگایەکی تر هەیە کە ئەو دەرگای شکرەوە دەرگایەکی یعنی تۆ ئەتوانی دەرگا لەسەر دەرگا بیکەیتەوە بەڵام لێرە دەرگاکان هەموو داخراون یعنی بۆ نمونە خەڵکی مەسەلەن ئەگەر بگا بە ئامانجیش بە شێوەی تر ئەگاتە ئامانج یعنی ڕێگەی تر هەیە مەسەلەن جاران خەڵک ئەو کاکە من هەموو هیوادەکەم بخوێنم بۆ نمە ببم بە دکتۆر یا ببم بە شتێکی تر ئێستا کاکە جاری وا هەیە خەڵک بە ڕێگەی کورتتر ئەگاتە ئەو ئامانجانەی کە ئینسانەیەتی بۆ نمونە شتە ئەساسیەکان نەماون کە تۆ ئەمە نەما احتیقان و پیشخواردنەوە دروستە بێ بێ هیوایی دروستە بێ کاکە ئەم هەموو شاڵاوی کۆچکردن و ئەم هەموو ناڕەزایەتی و معارەزە بوونەکە هەیە خۆ پیشاندان و هەر ڕۆژەی بە شێوەیەک ئەوە دەبێت ڕۆژێ قوتابیان ڕۆژێکی بەڕاستی هەمووی لەو بێهیواییەوە سەرچاوەگرێ هیوایەک نەماوە من یەک ملاحەزە لێرە حەزەکەم لە کۆتاییە بیڵێم یعنی بەداخەوە ڕەوتی پرسیارەکان ئێمە ڕۆی قسەمان لەسەر جانبە سلبیەکان کرد ئەم وڵاتە ئەگەر ئیرادە هەبێ ئەگەر شت هەبێ لایەنی جوانیشی هەیە پەنای بۆ بەرین بەڵام ئەکەوێتە سەر جوڵە و نیەت و ئیرادەی ئەم دەسەڵاتانەی کە لە عێراق و لە هەرێمی کوردستان هات لە عێراقا
هەنگاو هەیە بۆ چاکسازی بەس کێشەکە ئەوەی ئەم دەشکاندنەوەیە زۆر جار تەرەفەکانی تر کە خۆیان بەهێزەکەن بەلایانی دەرەکی یا بە مەسەلەن سەفقاتی ئەوە لەلایەنە باشەکانە بنەوە ئێستا خۆ بۆ نمونە کاظمی لە ئەساسە پیاوێکی خراپ نەبوو بۆ نمونە بڵێ ئەوەی کە بێوەکو کەسێکی دەسەڵاتی خۆی فەرزکا بەسەر بەشێکی زۆری عێراق قاوەمووی بەهدەر بە و عێراق تەسلیمی وڵاتی بکاو یاوەکوی چۆن لە هەنێک کاتی تراکراون بەڵام سیرەکەی واقعەکە وای کرد ئەم پیاوە ئەمیش مولەوەز بوو یان سەباز لە بوونی کۆمەڵی مەلەفی گەورە دەکەن لەسەری باشە خۆ بەڕێز سوودانی ناسراوە لە ناو قیادەی سیاسی عێراقا بە کەسێکی باش بە کەسێکی بەڕێز بە کەسێکی نەزیه ناسراوە بەس بزانی واقعەکە مەسەلەن ئەمیش بە چیەگەینە زۆر جار ئەوانیش تووشی بێهیواییە بن تەسلیمی واقعەکە بن دوێنێ مالیکی باسی ئەوە دەکا کە هەنێ وەزیری بەسەرا فەرزکرا یەکە تۆ نەتوانی وەزیرەکانی خۆ لە ساسە دانی ئەتوانی ئەم کێشە گەورانە حەلکەی و هیوادارین لایەنە جوانەکان لە عێراقا بتوانن کە بوونیان هەیە ڕێگیان هەیە بتوان زاڵ کرێن بەسەر لایەنەکانە هەستی نیشتیمانی و تێر خواردن لەلایەن هەنێ حوتی زەبەلاحی ئەم وڵاتەوە ئەوانە بێنێتە پێش. سپاس دەکەم زۆر سپاس بۆ ڕستکە هاوژین سوپاسیان بەدەبوون دەکەم زۆر سپاس بۆی بینێرانی بەڕێز سپاس بە هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی